لێرەکانی قۆناغی 16 خولی خوار 17 ساڵانی عێراق هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە نەفتی میسان کرد. تازە پێگەیشتوەکانی هەولێر لە سەرەتاوە باشتر دەرکەوتن و لە خولەکی 11 با گۆڵ یەکەم لە ڕێگای هەریات هەمزە پێشکەوتن. لە خولەکی 18 موشتەبە حوسێن ئەنجامەکەی بۆ نەفتی میسان یەکسان کردەوە. لەگەڵەوەی هەولێر لە یاریەکە باڵا دەستر بوو، بەڵام لە خولەکی 38 عەباس مەهدی گۆڵی دووەمیشی بۆ تیپی میوان تۆمار کرد و تیپی خوار 17 ساڵانی نەفتی میسانی لە یاریەکە پێشخست. لا نیوەی دوم تازە پێگەیشتوەکانی هەولێر تاگلایەنە یاریان دەکرد بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجامەکە. لە خولەکی 77 هیوا عەلی گۆڵی دووەم و یەکسانی بۆ تیپی خوار 17 ساڵانیان هەولێر تۆمار کرد. شەش خولەک دواتر هێڤار محەممەد گۆڵی سێم و پێشکەوتنی بۆ هەولێریەکان تۆمار کرد و یاری بە سەرکەوتنی تیپی تازە پێگەیشتوانیانی هەولێر کۆتایی هات. ڕاستی باڵ پشتێکی تاو دەکەن بۆ لاوەکان سەبار بیاریکەژە توان برێم ئێمە جێمێکەکەن و بەرژەوە دیمەنە بوو دووبەیەک هاتینە دەرەوە لە ساها بەڕاستی گەرمایەکەی تەئسیری لەمە کرد لێ ئەو حاڵەتەمە بەسەرات بەڵام لە جێمی دوم دەڕایەنەرەکان لە مەزات پاڵ پشتێکی تاویان کردین و وەرێکی بەرزیان پێدەن بوون دافعاتی باشەوەی بین و یاریگا و ڕیمۆتادا بکەین و توانمان یاریکە سێوە تەواوکەین. دەستخۆش لە برایەکان دەکەم بەڕاستی سەلماندیان کە شایانی بجێ بەرزترینش شایانی کاسەکەینا ئینشاڵڵا هەموو توانە و خۆمان ئەوە دەکەین بۆ ئەوەی بگەینە یاری کۆتایی کاسەکەش بەدەستبێن. هەموو کاتێک لەگەڵمانن زۆر سپاسان دەکەین. بەڕاستی وا وێمە گەیمی یەکەم توانیمان گۆڵێک بکەین بەڵام دواتر دوو گۆلیان لێمە کردەوە و لە گەیمی دووەم بە پلانی ڕاهێنەران ئەلحەمدولیلا ئەوەی کەوان وتیان جێبەجێمان کردو توانیمان دوو گۆڵ دەسەیەک تۆمار بکەین و یاریەکە لە بەرژەند خۆمان قۆزینەوە. ئەمە هەر لە سەرەتایەوەی کە دەستمان بە مەشقڕانانەکان کرد بەڵێنمانداکەوە نازناوەکە بەرین و تمحی ئێمە نازناوەکە ئیشاڵڵا خوای گەورە بۆ یارەکانی داژ مەفەقمان دەکا و نازناوەکەش بەدەست دێنێ. بەم سەرکەوتنە تیپی خوار 17 ساڵانیانی هەولێر گەیشتە قۆناغی چارەکی کۆتایی و لەسەر یاریگای خۆی ڕوو بە ڕووی حدود دەبێتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیان هەولێر.